لە کاتێکدا حکوومەتی هەرێم تەنانەت هاوکاری خێرخوازان و سەرمایەدارانیژی بۆ زیان لە کەوتوانی کۆرۆنا بەسەر هاوڵاتیانی هەرێمدا دابەش نەکردووە. بۆ یەکەم جار حکوومەتی عێراق بە شێوەیەکی ڕاستەوخۆ هاوکاریەکانی خۆی گەیاندە هاوڵاتیانی هەرێمی کوردستان، هاوشێوەی پارێزگاکانی دیکەی وڵات. لە دوای ئەوەی حکوومەتی عێراق فۆرمی پێشکەشکردن بۆ مێنحەی تایبەتی بۆ خێزانە شایستەکانی زەرمەند بوو بە هۆی ڕێکارەکانی بەرەنگابوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا خستە باردەم سەرجەم هاوڵاتیانی عێراق، هاوڵاتیانی هەرێمیش لە پڕکردنەوەی فۆرمەکە سوودمەند بوون. لە ئێستادا هاوکاری مادی حکوومەتی ناوەندی گەشتووەتە هەرێم و بەسەر خێزانە شایستەکاندا دابەش دەکرێت. ئەو خێزانانەی پێشتر فۆرمەکەیان پڕ کردووەتەوە سوودمەند بوون و لە ڕێگەی ژمارە مۆبایلەکەیانەوە نامەیان بۆ هاتووە و بڕی پارەکە و کۆدی کەسەکەی تێدایە. ئەوان دەتوانن لە ڕێگەی بریکارەکانەوە پارەکە وەربگرن. سەرەتا ئەم فۆرمە هەبوو لە ڕێگەی ئۆنلاینەوە یان لە ڕێگەی دوکاندارە بەڕێزەکانەوە ئەم فۆرمە پڕکرایەوە بۆ کەسەکەم دەرامەتەکان، بۆ ئەو کەسانەی کە خۆیان بە احتیاجە زانی بۆ ئەم بڕەپارێکە لەلایەن حکوومەتی عێراقەوە تەرخانەکرێ مستەحق بوون فۆریان پڕ کردەوە ئێستا هاتوۆتەوە. بەڕانیەوە تەلەفۆنم بۆ دێ شەوانە ڕۆژانە لێرەوە توان ڕای بگەێنم کە داوای لێبوونەکەم ناتوانم جوابی هەمووتان بەمەوە بەهۆی سەرقاڵیەوە دەستمان پێ کرد. هەموو نەفرێک ئەگەر فۆرمەکەی بە مەزبوطی پڕکرابێتەوە کولی نەفرێک 30,000 هەیە. ئیسا بۆ نعیلی وایە دە نەفرە هەیەش نەفرە ئەوە نە 30,000. بەڵام هەنێکەیە تووشی کۆمەڵێک حاڵەت بووە سەرەتای پڕکردنەوەی فۆرمەکان غەڵەتیان کردووە، یعنی زانێرەکانیان بەباشی نەگەیاندووە. هاوڵاتیانی هەرێم دڵخۆشن بە وەرگرتنی ئەو هاوکاریە و سوپاسی حکوومەتی عێراق دەکەن کە لەم هەلومەرجە سەختەدا هاوکاریان بووە و بۆ هەر ئەندامی خێزانێک 30,000 دیناری خەرج کردووە. و من وەکو خۆم زۆر دڵخۆشم بەو بڕەپارێکەوە حکوومەتی عێراق ناردوویەتی بۆی هەم بۆی ئەم کەرەنتینەوەکەوا خەڵک زەرەری لێکەوتووە و هەم لایەکشەوە بەحساب حکوومەتی ئێمەڵای حکوومەتی بەغام و فلیسە بەڵام بەداخەوە و هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان بچێتە بەخۆیە پێشەوەی ئەو مزاهرە بگوێزێتەوە بۆ ئێرە. یعنی بەڕاستی باری خەڵک زۆر خراپە، گوزەران خراپە، ئەو لایەکشەوە خوێندنەکە خەریکە پەکیەکەوێ. گەشتنی هاوکاری ڕاستەخۆی حکوومەتی عێراق بە هاوڵاتیانی هەرێم هاوشێوەی هاوڵاتیانی پارێزگاکانی دیکەی عێراق لە کاتێکدایە حکوومەتی هەرێم کە پێشتر بەغدادی بە موفلیسی ناودەبرد خۆی نەک هیچ هاوکاریەکی هاوڵاتیانی ناکات، بەڵکو لە ماوەی سەر ڕۆژدا تەنیا دوو موشەی بە موچەخۆرانیش داوە. سوێ محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سید سادق.